پێشی مەغرب ئەمە ئاگادار کراینەوە کەوا ڕووداوێکی کوشتن هەیە لە چوارڕێیانی بەردەڕەش و خێلەکی دەم و دەست تەلەفۆنمان کرد تیمێکی پۆلیس لە چالاکی مەدەنی و لە ئەدیلە جینایی و لە مکافەحەمان پێکهێنا بە زووترین وەخت مەفارەز گەشتنە گوێی خۆیان دیتیان تەرمەک لەوێ کەوتیە سێ گول لێ پێکەوتیە کوژراوەکە با بڵێن سین نون سین کە ناویە تقریبا عمری دەوری 55 ساڵ بوو دیار کەوت کە لەسەر مشکلەیەکی کۆمەلایەتی پێشی 7 ساڵ ڕوویدا بوو ئەوانش ئێمە ڕاستەوخۆ تەرمەکەمان ناردە تۆ بیعادلی ئیجراعاتی کەشف لەسەری بێتەکردن و چۆنیەتی کوشتنەکەیشی دیارە تا حەدەیەکی زۆر ئینشاءڵڵا ئەمە بەلگەمان لەبەردەستە لە بە زووترین کات ئینشاءڵڵا هەموو تشت ئاشکرا دەکەین بەڵێ بەدەستمان کەوتووە بەڵام جارێ باس ناکەین هەموو تشتمان بەدەست کەوتووە ئینشاءڵڵا لە سنووری قەزای بەردەست لە ماوەی ڕۆژی ڕابردوو بەداخەوە 7 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون و دوای دەرچوونی ئەنجامەکانیان ڕاستەوخۆ تیمە تەندروستیەکانی ئێمە ڕاستەوخۆ سەردانی ئەو شوێنەی ئەوانیان کرد ئەوانەی بەرکەوتیان لەگەریان هەبوو ڕەوانە کران بۆ کەرەنتینە و هەروەها بە خۆشحالیەوە دوێنێش 3 کەس لەوانەی لەژێر چارەسەریدا بوون لە شاری دۆک ڕەوانەی ماڵەوە کران و چارەسەری تەواو بۆیان هاتەکردن ئەوانە لە هەردوو ڕەگەزن و پیشەکانیان پیشەی جیاوازن لە نێویان هەیە پیشەی فرۆشیاری موبایلە هەیە ئافرەتی ماڵەوەیە پیاوەکەی پێشمەرگەیە پیشەکەی و ئەوەی تر ئافرەتی ماڵەوەن و بە تەمەنیان تێدا گەنجیان تێدا وەکو گوتم لەوەی نەحیە ڕووبیا و ئەوەی قەرەنازیش لە خێزانی خۆی بەخۆیوە 3 کەس توشببینە پیشەکەی پێشمەرگەیە ئەوەی نەحیە ڕووبیا پێشمەرگە و موبایل فرۆش کۆی گشتی ئەوانەی کە توش بوونە لە سنووری قەزای بەردەست لە سەرەتای دەرچوونیان ڤایرۆسە 29 کەسن 21یان چاک بوونەتەوە بە تەواوی تەنها 8یان ماوەن ئێستا لە ژێر چارەسەریدا